کڕین و فرۆشتنی پەرلەمانتار لە هەرێمی کوردستان پشتڕاست دەکرێتەوە و هۆشداریش لەم بارەیەوە دەدرێت. ئەسەدا دەیەوێت ماوەی ڕێکەوتن درێژ بکرێتەوە. تورکیاش هەڕەشەی بژاردەی سەربازی دەکات. ناکۆکی لایەنە شیعیەکان و نوێنەری ترامپ توونتر دەبێت و هەڕەشە لە یەکتر دەکەن. راپۆرتی ڕێکخراوێک ئاماژە بە هەوڵدان بۆ کڕینی دەنگی پەرلەمانتارانی پەرلەمانی کوردستان پشتڕاست دەکاتەوە. دامەزراوەی پێی لەبارەی کارانەکردنەوەی پەرلەمانی کوردستان کە 14 مانگ بەسەر هەڵبژاردن تێپەڕیوە ڕایگەیان پارە موڵکی میلەتە و ناکرێت بەو شێوەیە مامەڵەی پێوە بکرێت. هەروەها پەرلەمانتار نوێنەری خۆی نییە بەڵکو نوێنەری خەڵکە، هەر بۆیە ناکرێت پەرلەمانتار لە پێناو بەرژەوەندی کەسی خۆی و داخوازی حیزبێکی دیکە بگلێتە سەفەقەی ڕێکەوتن، خۆی بفرۆشێت و بەشداری یاریەک بکات کە ئامانجەکەی شڵەژانی سیاسی زیاتری هەرێمی کوردستانی لێ دەکەوێتەوە. دوای پێکنەهاتنی یەکێتی و پارتی لەسەر کاراکردنەوەی پەرلەمان و پێکهێنانی حکوومەت، یەکێتی پارتی بەوە تۆمەتبار کرد کە دەیەوێت لە ڕێگەی کڕینی دەنگی چەند پەرلەمانتارێکی لایەنەکانی دیکە 50 کۆیەکی پەرلەمان دروست بکات و پەرلەمان و حکوومەت بەو شێوەی خۆی دەیەوێت کارا بکاتەوە. ڕۆژنامەیەکی نزیک لە دەسەڵاتی تورکیا زانیاری نوێ لەبارەی چارەنووسی ڕێکەوتنەکەی نێوان هەسەدە و دیمەشق ئاشکرا دەکات و ڕای دەگەێنێت هێزەکانی سووریای دیموکرات لە هەوڵیەوەدان ماوەی جێبەجێکردنی ڕێکەوتنی دەی ئازار تاوەکو ساڵی ئایندا درێژ بکەنەوە لە کاتێکدا تورکیا چاوەڕێی ئەنجام دەکات. ڕۆژنامەی تورکیا کە بە نزیک لە حکوومەتی وڵاتە ناسراوە لە راپۆرتێکدا ئاماژەی بەوە کردووە کە ئەگەرچی وادەی جێبەجێکردنی ڕێکەوتنی دەی ئازاری نێوان هەسەدە و حکوومەتی سووریا کەمتر لە 10 ڕۆژی ماوە، بەڵام هیچ بەروە پێشچوونێکی کردەیی لە جێبەجێکردنیدا ناتۆتە ئاراوە و دۆخەکە وەک خۆی ماوەتەوە. ڕۆژنامەکە جەختی کردوتەوە کە ئەنقەرا چاوەڕێی هەنگاوی کردەیە لەلایەن هەسەدەوە تاوەکو کۆتایی ئەم ساڵ ئاوکات هۆشداری دەدات کە تورکیا و سووریا پێکەوە سەرجەم بژاردەکانیان لەبەردەستە، تەنانەت بژاردەی ئۆپراسیۆنی سەربازیش. باڕک سافایان نێردەی تایبەتی دۆناڵد ترامپ لە پەیامێکدا جەختی لە چەکداماڵینی تەواوەتی گروپە چەکدارەکانی عێراق کردوتەوە و ڕایگەیاندووە عێراق ئەمڕۆ لە بەردەم دووڕیانێکی یەکلاکەرەوەدایە، دەتوانێت بەرەو سەروەری و سەقامگیری و خۆشگوزەرانی و یەکریزی و سەروەری یاسا هەنگاو بنێت یان بە هەڵپەسێردراوی لە بازنەی پارچە پارچەبوون و نەسەقامگیریدا بمێنێتەوە. هاوکات هەر ئەمڕۆ قەیس غەزعەلی سەرکردەی شیعە و ڕێبەری گروپی عەسایبی ئەهلی حەق کە گروپێکی چەکداری شیعیە لەبارەی پرسی چەکداماڵینی گروپە چەکدارەکانی عێراق ڕایگەیان تەواوی ئەو فشار و دەزوەردانانەی دەرەوەی وڵات ڕەت دەکەینەوە کە دەیانەوێت بەپێی خواستی خۆیان بێهێزیان بکەن و پابەندی شتێکی لەو بابەتەش نابن. غەزعەلی وتیشی ئەوان وەک عەسایبی ئەهلی حەق لەگەڵ سنووردارکردن و ڕێخستنی کاری گروپە چەکدارەکاندان، بەڵام بەپێی چوارچێوەی نیشتیمانی و دەوڵەتی لە عێراقدا نەک بە قسە و هەڕەشەی لایەنە دەرەکیەکان.